یادەوەری تاڵ و ناخۆشی لەگەڵ فڕۆکەدا هەیە. ساڵانێکی زۆر لەگەڵ بیستنی دەنگی فڕۆکەدا ختورەی ترسناک بە دڵی کوردەکاندا دەهات و لێ دەترسان. لەو ساڵانەدا کوردەکان هەر کات بیریان لە دروستکردنی خان و شوێنی نیشتەجێبوون دەکردەوە، پێشتر دەبوو بیر لە شوێنێک یان کونێک بکەنەوە کە لە ترسی هاتنی فڕۆکەکان پەنایان بۆ دەبرد و خۆیان تێ حەشار دەدا. چیرۆکی ئەم جارە دوورە لە بۆردومان و خۆحەشاردان و کونە تەیارە. لە ساڵی 1970 لە 5 ئەمەلیاتی ئەنفالی دەشتی کۆیە دەستی پێکرد. بچوونە قوڕەبەرازە ڕۆژە ڕۆژ ئاخر زەما بەو عالەم هەمووی خزی بوو لە مەی دەگەڕا ڕۆژا بە عالەمەتی هەرگرتەوە شەو بوو کەس بە کەس نە بەرکاکە لە مەیتی خۆی دەگەڕا شەوێ. ئەرێ وەڵڵا لە شۆژۆر و قۆڕتان ناسراغا کوفرە دۆڵدێسکەی 25 کەس کوژرا زۆرتریشە. ئەوە کوڕی بوو بە کۆپتەر بەر بۆ ڕەمیان کرد و لە حەوا بەریاندانەوە و کوشتیان و لە دوای ساریان خستن و ڕان کێشان و خۆلیان پێدا کرد و لە پاش هێزک و بیسوانی ناوە و لەکنە خۆمان نێشتمان. لە ئاسمانی شاری کۆیەوە بەبەر چاوی خەڵکی کۆیە و هەرمۆتە و حەمامۆکەوە هەموو خەڵکی ببینی کە لە ئاسمانی کۆیەوە فرە لە خوارێک بە فڕۆکە ئەم پۆلە پێشمەرگەیە لە هەمان ڕۆژی 5/8 قسەی لەگەڵ دەکا دەرە لە کوێ بەریاندەمەوە دەرە لە ناو بازاڕی بەریان مەدەوە دیێنە لە ئامریە بەریدەوە لە تۆبزاوا بەریاندا بوونەوانێ ئێمەش چەندی کەس نەیدەوێرە برێ ئەو مەیتە ئیمنە و ئەوە ئیمنە نەمان دەوێرە خۆمان ئاشکراکەین. تەسەوڕم دەکرد کە یەک لەو کەسانەیە کە بابی منە لەو کۆپتەری فڕێت دەنە خوارێ زۆر نیگەران بووم. وتیان کوڕەکان تار هەریگرتن لەو کونە گرتنی ئەمی نەمێ بێمەوە شەوە لەو دەست و تاس بێنە هاتمەوە وەڵا پڕژیرا بوو وەڵ تارە بردبوونی لەو کونەی دیتن ئێستا نەمدیتنەوە. کانەبی و حەمەد دوو کوڕە تەمەن 17 ساڵەکەی مامڕەزا بوون. لەگەڵ عێزەتی برایان و حەلیمەی خوشکیان و دایک و باوکیاندا سەرقاڵی ژیانە سادەکەی خۆیان بوون. دوور و نزیک پەیوەندیان بەکاری چەکداری و سیاسەتەوە نەبوو. دوای مەرجی ڕەمەزانی برا پێشمەرگەکەیان نەیان دەویست خێزانەکەیان تووشی کۆستێکی تر بێتەوە. کانەبی و حەمەد بۆ پەیداکردنی بژێوی ڕۆژانەیان لە دەشتی کۆیە سەرقاڵی کاری خۆیان بوون تا ئەو کاتەی فڕۆکەیەک گەیشتە سەریان. ئەنفال دەست پێکرد لە دەشتی کۆیە گوندەکان هەموو سووتان ئەمەش فیرار بن هەڵاتین هاتینە ئێر بکانە کە ڕۆیشتم گۆڕێکی لێ لە خوارەتر لەوێ ئەوە دەمزانیت ئەمنیاندا بەرتفەنگان هەڵاتم بە کەندەکەدا شاخەچکەی لێ لەو پەنە ئەو دێتومە ناو شاخکەوە لەوێن دەرا تا شەوێ ماینەوە شەوەیەکە ماینەوە هەنارێکی لێیە هاتمە ناو هەنارەکە تەمەشای دەورە پشتی خۆم وەرگوتم شەو دادێ بە شەوێ شەو بوو گوتم خۆ هەر نامکوژن وەڵا هاتمە ناو هەنارەکەەوە تەمەشام کرد ئەشکەوتە چکێکی وای لێە تەمەشای بنەوەم کرد سێچار زەلامی تێدا بوو سێچار زەلامیتیا بوو یەکیانم ناسی باگم کرد گوتم ئەوان گوت چەند کەسن گوت وەڵا ئەمە 4 کەسن لێروکانە ئەوانش فیرار بوون گوتمە دوی کانەبی و کاک محەممەدتان لەگەن نییە گوتیان نەوەڵڵا
وتم لنا هاتنك ننقو وتي بخواينا ما هنديتيا وتيان والله قال لو أشكوتو كتسون نانا بركان وشمكان يعني لمن دري عن فريد أبو أو أنا ما بنشيل أبو عەبدوڵڵا خەرابەیی پێشمەرگەیشی کوردستان بوو وەک زۆر جاری تر لەگەڵ هاوڕێ پێشمەرگەکانیدا بۆ ئەنجامدانی چالاکی ڕوویان ئەکردە دەشتی کۆیە بەڵام دوای هاتنی فڕۆکەیەک عەبدوڵڵا لە هاوڕێکانی دابڕا و ئیتر یەکیان نەبینیەوە زۆر ئازا و ڕەشید بوو لە شەڕی قەیوان و ماوەل لەگەڵ بووە لە شەڕی دۆری سماقولی لەگەڵ بووە یەکەم شەڕ دەرچووە لە شەڕەدا ئەنفال بەسەر داهات ڕۆی جەیش و جاژ ڕۆی بۆ دەشتێ عالەمی هەموو گرت ئەشکا لەوێ نەجاتی نەبوو هاتە چەمی پەرکانی لەگە ئەو دوو زەلامەی لێ ڕاست جیران لەو کاتە کۆپتەرێکی حەربی پیان کۆپتەری بارق ئەو کاتە بەسەر ئەیرەدا هات ڕۆیشت هەتا قوڕە بەرازە ڕۆیشت شەید عەبدوڕەحمان و شەید عەبدوڵڵا وتیان چال لێ کاکە نیوەڕۆ ئێسقا نیوی نیوەڕۆ بوو لە هەژدەی پێنج هێشتا هەشت وتم کاکە چالێ من دووکەڵ مەکەن و وەزەکەنەوە تا لای عەسروان تا حەمەوتیان ناڵ چالێ لێ دووکەڵیان کرد ئاگرشتیان کردەوە ئەنا لەو کاتە کۆپتەرەکە هاتەوە ڕۆیشتەوە هات مەسەلە لە کاک خالید گەیشتمەوێ کۆپتەرێکی لە پشتمان لێرە ئینزاری کرد وتم کاکە بەدان چاودەرمان ژیراوە هەندێک چەک کوشتی زیادمان پێ بوو شاردمانەوە و هاتین بۆ دۆڵەدا هاتینە ئەو ئەشکەوتێک لێکوانم ئەشکەوتێک بوو شەید عەبدوڵڵا خەرابەی و شەید ڕەحمان و شەید خالید هەرچێکیان چوونە ئەو غەڵەوە هات مەسەلەیە بۆ بن ئەو دارە من ئەو دارێک کە دەبینە پشتمانە هاتم بۆیە وتم بزانم چه هەیە لە شوێی کە پشتمان قوت هەیە یان نییە هاتمە سەر دارەکە سەیرم کرد قوت لە پشتمان ئینزاری کرد بوو لەو کاتە دوو کۆپتەری حەربیش هاتن کۆپتەری حەربیەکان مەجال زۆر محاولەکە بچمەوە لایوان بگەمەوە لایوان من بەڵام مەجالم نەبوو ئاردێکی پێ و یەکیان ئاردێکی عینی غەڵەیوان لێ بوون لە غەڵەکەیدا کە لە غەڵەکەیدا هەر شتێکیان هاتن دەرێ ئەوە چەمێکی و چەم بێشە و کاوە بلەویش کە ساڵی بنەماوە ناوە چەم بێشەیەک بووە بەو چەمایە ڕێیان کرد پێشمەکان ڕۆیشت بۆ سەرەوە ئیتر لەو بەرەوەبەر جوندی بوو بەرەوەبەر تەقە تەقەکردن هەردوو تەقەیان لێکردن ئەی تەقە بالضەبط سعات 12 چارەی دەویست کە تەقە دەستی پێ کرد کە 12 چارەی تەقە دەستی پێ کرد تەقەکە ڕۆیشتە هەیە بە ئیتیزای زۆر دوور تەقریبەن 5 کیلۆمتر لێرە دوورکەوتەوە بۆ سەرەوە ڕۆیشتن خەڵکی حەمامۆک و هەرمۆتەوە ئەوانەی بینی بوویان ئەو ڕۆژە لە سعات 3:30 پاژنیوەڕۆی ڕۆژی هەژدەی مانگی پێنجی هەشتا و هەشت سعات 3:30 پاژنیوەڕۆ لە ئامریا 3 کەسیان فرێداوەتە خوارەوە دوازدە تا 13 ساڵان بوو ئەو کاتەی لە دەشتی کوێ لە تەقتەق و گوندەکانی دەشتی کوێ دەوروبەری هەتاکو سنووری کوێ زۆر فراوانە منتیقەی دۆری سماقوریە و هەتا دێگەڕەش سنووری کوێ بەبەر شاڵای ئەنفال کەوت لەو شاڵاوی ئەنفالدا کەسێک کە زۆر ناوبانجی هەیە بە خراپە لە سەردەمی زوو هەتا ئێستاکە کە ناوی بارق عەبدوڵڵا حاجی حنتە بوو ناوبانجی ویمان بیست کە کاتێک لە منتیقەی سنووری کوێدا خەڵکەکی زۆری ڕاگواست و ئەنفال کرد و بە مەڕ و ماڵاتەوە بە خەڵکەکەوە هەمووی ئەنفال کرد هەتا تەرکتەرەکان و ماتۆری سەربیری ئاوەکانیشی ئەنفال کرد کە کاتێک لەو حەملەیەدا بابم لە 13:05 هەشت بەبەر حەملەی ئەنفال کەوت بەیانیەکەی سەعات 9 خەبەریان داینێ لەو ڕۆژانەی کە ئەو ڕووداوە ڕوویدا من متابعی قەڵایەکەم دەکرد لەبەرەوەی بام دەکەیت بووم لە قەڵایەکەیە زیندانیا لەوێەوە ڕۆژانە دەچوومە سەر بانەکەی ماری خۆمان متابعەم دەکرد ڕۆژی یەکەم یان ڕۆژی دووەم بوو شتێکم بە چای خۆم دی یعنی زۆر تەسەوڕم دەکرد کە یەک لەو کەسانەیە کە بابی منە لەو کۆپتەری فڕێت دەنەخوارێ زۆر نیگەران بووم کاتێک یەکەم وەم زانی وەکو گونیە خۆرە کاتە خوارە ئی دووەمیان دەستی کرابەوە طبعاً ئی سێمیان دەست و قاچی کرابەوە ئەو جا زانیمان کە ئینسانن ئەو کەسانەنە کە لە دەشتی کۆیە جیراین بە زیندوی مقاومەیان کردیا لە کۆپتەرەکان فڕیاندا نەخوارێ ئەو ئەمی ماسکەرەکە ئەلێ بەریاندانەوە بەتارە بارڕ گرتنی لێ بەردانەوە فڕێدانە خوارێ براکەم دەستیان بەسترا بوو چایان بەسترا بوو عملی ئەنفالی کۆی دەستی پێ کرد
پێش ئەوی دەست پێکات لە منطقەی چەمچەماڵ بوو کە پێش ئەوی بێن زانی معلوماتم کە وەرگرت لەوێ لە بە حکمەوە کە کارەبایی بووم هاتوچووی بینی زابطەکان و منتەسبەکانی ناو معسکەرەکەم دەکرد معلوماتم پێیا کرد کە مانگی سێ لە منطقەی کۆی ئەنفال دەست پێ دەکات لە منطقەی کۆی و تەقتەق و خراپە و برێ دەشتی کۆیە قوات حرەکەی کرد لە ضمنیان قواتی حمایەی نەفت کە بە قیادەی عەمید ڕوکن بارق عەبدوڵڵا حاجی حەنتە بوو هاتە منطقەی معسکەری ئامریە هەیە لە منطقەی گوندی هەرمۆتە دەور پشتی کۆیە دەستی پێکرد بە گرتنی هەرچی پیا و ژن و منداڵ و ئافرەت و هەموو شتێک هەمووی سواری ترێلە و شتوا دەکرا لە بۆ معسکەری تۆپزاوایە یەک لە ڕۆژەکان طبیعی دووسێ پێشمەرگەی حزبی شوعی هەبوو تەقیان لە هەلیکۆپتەرە کردبوو بە حساب دەیانگوت گولەشی پێکەوتیە ئەو برادرانەی کە جیران عارەب بوون حزبی شوعی عراقی بوون دوو لەوان بوون لە دوو گەنجی دیکەشیان هێنا پاژان کە ئەوەی زانیم منداری مام ڕەزا هەیە خەرچی کۆیە دەشتی کۆیە منطقەی شەوجێڕ من دوو برابوون ئەوانە گەنج بوون یعنی هەر مندارێکی عمری 18 سال 19 سال بوون پرسی وەتی مام ڕەزا خەرچی ئەو شەوجێڕەیە طبیعی کابرا ئێستا تقریبا وەزعی خراپە هەستان بارق تەبلیغی زابطێکی کرد ناوی ڕاید عادل بوو کە على ئەساس ئەوانە لە تیارە لە بەرزایەکی زۆر بەرزەوە فڕیان دەنە خوارێ ئەویش امتناعی کرد بە حکمەوەی کە ئەو وەختی مانجی ڕەمەزان بوو کابرا بە ڕۆژی بوو حتى بارقش بخۆشی و ڕۆژی و زوباتەکان ئالێکسەر هەموویان بە ڕۆژی بوون کابرا امتناعی کرد گوتیگە امتناع دەکەی من تۆ فڕێت دەمە خوارێ لە باتی ئەوان کابرا ئاخری ناچار بوو تا لە ناو تیاریانان بەدەست بەسترایی هەرێکە بە تەنیا دەستی بەسترا ناو تیاریانە تیارە برند بوو بەرزایەکی گەلێک بەرزەوە لە ئاسمانەوە ئەوانیان فڕێدا عینەن کو بەرمی لەگەیان پەڕەشوتێک فڕێدای خوارێ ئەوانە کەوتنە سەر عەرز و جانیان لە دەستدا هەر لە عینی جێ بە شۆفەڵ هەندە خۆریان پێدا کردوون دایان پۆشتن زۆر نهێنی و تایبەت گەورم جێگری فەرماندەی گشتی هێزە چەکدارەکان بەڕێز وەزیری بەرگری بابەت زانیاری ئەم زانیاریانەمان لە گەڵاڵە بووە کە عەمید ڕوکن بارق عەبدوڵڵا فەرماندەی هێزەکانی پاراستنی نەوت ئەنجامی داوە ڕێکەوتی 12 مایسی 1970 لە بەرزایەکی زۆرەوە سێ یاخیبووی لەسەر بارەگای فەرماندەیی کۆی سنجاقەوە لە فڕۆکەوە فڕێداوەتە خوارەوە بە بەرچاوی سەرجەم جەنگاوەرانی فەوجەکانی بەرگری نیشتیمانی ئەو ڕاید عادیلە هەر عەقلی تێکچوو لەو کاتەوە هەر شێت بوو بە شێتی ڕەسەن عیادیان لەو کردڕەوانەی کەرکوچیان کرد لۆ فەیلق و لۆ مستەشفای عەسکەری ئاخری هەر ناجارش کە نەمان بینێت چکە گوتیان عەقلی ڕەسەن تێکچوو بەڕاستی کە سێئاتی بارق تەبیعی کابرایەکی گەنج بوو ڕاضی بوو موایل 56 بوو لامابی لەو دەورانە بوو بەس ڕوتبەکەی لە قەدەر خۆی نەبوو چکە لە گەلێک شەڕ لە ئامر قوات قاسۆشتی وا بوو ئیستیبسالی وەرگرت و ئیستیبسال چوو لە ڕوتبەیەکەوە بەرزەکراوە بە ڕوتبەک بە یەک شتی بەسیط طبیعی ڕۆژی وایە بوو 200-300 کەسی هەر ئەوها لەو گۆڕی ڕەمی دەکرد بەبێ هیچ تاوانێک دوای ڕاپەڕینی 1991 و ڕووخانی ڕژێمی بەعس وردە وردە دەستکرا بە دۆزینەوە و هەڵدانەوەی گۆڕە بە کۆمەڵەکان بەڵام ڕووفاتی کانەبی و حەمەد و عەبدوڵڵا بەڕێکەوتێکی سیر دۆزرانەوە پاییزی ساڵی 91 دوای ئەوەی کە سوپای ڕژێمی بەعز لە ناوچەکە کشاوە و ئێرەی بەجێهێشت ئێمە مەجموعەیەک مامۆستای مەشق و ڕاهێنانی پێشمەرگە بووین هێزێکی پێشمەرگەمان لابوو بە حدودی 840 پێشمەرگەیەک ئێمە دەورەمان پێدەکردن لەسەر جۆرەها چەک و ڕێنمایی و ئەو شتانەمان پێدەکردن ڕۆژێکیان لە نزیک دەوری سعات 11 و بۆ 12 دەبوو پێشمەرگەکان لە کاتی ئیسراحەتی ئاسایی خۆیاندا بوون چەند پێشمەرگەیەک لە شوێنێک دانیشت بوون بەدەست خەریکی هەڵکۆڵین و ئەوە بوون هەر هاکەزای ینی هیچ بەدوای هیچ شتێکدا نەدەگەڕان کە وەک برێ ئیشەکە ڕاستپاردەیەک بیانەوە لە نەتیجێ ئەوەی کۆمەڵە خۆرێک کۆکرابەوە شۆفەر کە گڵی پێدا کرد بوو یەک لە پێشمەرگەکان هەندێک جلی دەستکەوت بوو بە دەرکەوت بوو جلی کۆن ئەویش بە دوواداچوونێکی لە بۆ کردبوو لە دوای بە دوواداچوونەکەی لۆی دەرکەوت بوو کە ئێسقانیشی تێدایە شارەزا و پسپۆڕیەکی ئەو تۆژ نەبوو ئەو کاتی بڵێ کەسێک کە شارەزایە لە هەردانەوەی گۆڕی بە کۆمەڵ و بە شێوەیەکی ئەوە بە هەڕەمەچی کەوتنە سەر هەڵدانەوەی خۆرەکەیان لابر لەسەری و ئەویان دەرکرد ئی دووەمیش بە دەرکەوت
ئی دووەمیشیان کە دەرکرد لە ناو سندوق شتیان بۆ هینان و دانان ئی سێمیش بە دەرکەوت سێ جەنازە بەسەر یەکەوە بەجلی خۆیانەوە کە دوانیان زۆر چاکم لە یادە پشتێنەکانیان چۆن بوو پشتێنیشیان لە پشتێ بوو خەڵکەکی زۆری گوندی هەرمۆتەش هات بە هانای وەزعەکەەوە کە زانیان شتێکی ئەوادی ترایتەوە یەکسەر لەوێ خەڵکەکی زۆر لەوێ بوونە شایەت حاڵی وەی کە ئەو ڕووفاتانە ئی ئەو سێ کەسەن کە لە ساڵی هەشتا کاتی پرۆسەی بەدناوی ئەمفالەکە لە کۆپتەر بەردرانە خوارەوە زۆر چاکم لە بیرە ژنێک بە پشتێنەکە گوتی ئەوە برای منە براکانم فامیلەکەی عەلاقەی ڕەش بوو یەکیاندانەکەی زێر بوو برای گەورەکەیان محەممەد و کەلەمچەکان هەرما بوون ڕەش بوو پەڕۆیەکەی سایە هەرماوە پارچە پەڕۆیەکی سۆر بوو لێسکەکانەوە بوو کەلەمچەکەی دەستیا هەرما بوو سێ جەنازە بوون ئەمە دوانمان هیناوە یەکی لە خەستەخانە بەجێ ماوە لێن عەبدوڵڵا خەرابەی بووە وەڵا کە دەرمانێنانەوە یەک پێرایان لە پێ بوو هەموو یەک نەوع بوو وەڵا کە دەرمانێنانەوە ئێچان دانێکی زێڕی لە دەمیدا بوو دانێکی زێڕی لە دەمیدا بوو هەڵنەوەری بوو یەک ڕزدانی لە دەمیدا بوو هیچی هەڵنەوەری بوون ئەویشان ئەو ڕدێنەی خواگەلێ تەواش ئەوەندی ڕیش پێوە مابوو ڕیشێکی ڕاش یەقل هەڵنەوەری بوو بەس کە دەستت دەگەیاندێ لە ناو بەرگەکە یەکێکەڵیان دەگرتن لە ناو بەرگەکەی خۆیاندا شمەکە قس 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 وەک برێشکە هەڵدەوەرین پارچە فامیلێکی ئەوەندە دەرمانێنانەوە لە ناو جەنازان هاویشتن پارچە فامیلەکەی شت و هاویشتە سەر جەنازەکە دانەکوتی بەشک و سەحەبی دێدەیناسێتەوانێ وەڵا ژنێک هات کوتی وەڵا ئەوان هەونێ بەس ئەوان هەوە ئێچانی ناسیەوە ئێچشان بە گولە لە سەری درابوو کونێکی ئەوەندەی لە سەریدا بوو 45 مانگی پێچ و لە پاش 45 مانگە هێنامانەوە ئەلێ نێشمان و شەیر بوو لێ نێشمان دەستی هەر بەستراوە بە کەلەم تۆ بوو ئەوەندە هێزکەکەی هات بوونەوە لەمە هیچم لۆ ناتوانندە هێزکە ڕەشە بوون ئەو هەردوو چایان بەسترا بە کەلەمچەکەی دەستیان قاچیان هەموو بەسترا بوو هینامان و لێرە لە قەبرمانمان ڕام بێ ئەوان حەمەد بێ ئەوان باقی خۆم ئەوان ئەوەش کانە بیا بابیشمەتان تااقەتی نەما براکەم تێک چۆ لۆ خۆم نەخۆشم و ماڵمان چۆر بوو داکەم بە خەفەتەوە مرد و چی هێزانێ ئێستا چی لە دڵی مام ڕەزادا دەگوزەرێ پیاوێک لە 4 کوڕ تەنیا یەک کوڕی بۆ ماوەتەوە ئەویش عیززەتە تای ئەو برانەی خۆم تێک چوو برایەکەشم ئەو دەبرامێ ئەوی ژەر نەخۆش ئێستا ئەلێرە سەو قەبرە ئەلێرە جەمانێ رێژی شێت بوو هەڵات ئەلێرە هەڵات لەم مەتەقە ئەولا گرتیانەوە دەستم خۆم دەکردو لە تا برایەکانم لە هەندێن ئەو زەراب هەر تێک چوو فکری کردەوە تێک چوو لێرە هەڵاتە تا ئەو شەخانە هەڵات بوو گوتی دەچم خۆم دەهەردەدێرن بە تاوانێ کورە گۆتم بڕونە دوای کوڕەکە نایە ئەحمەدە تو لا قۆی داوەڵە سەر باری خۆی گرتیۆی نایەوە هەر تێک سەر تێک چوو عیززەت بچووکترین ئەندامی خێزانە حەوکەسەکەی ماڵی مامڕەزایە ئەو تاکە کوڕە بۆ مامڕەزا و تاکە برایە بۆ حەلیمەی خوشک ماوەتەوە دەرگیاندانی و ڕزاشوەتکە دەرگیاندانی ئەو زامانە تەقییانێ کردی خوارد دەگریە ڕزە قەبرە دەگریە هەڵات خۆم دەخوڕم وەرە وتم بیگرنەوە بە هەر ڕۆی تا ئەو کاتەی ئەوان خێزانێکی حەوکەسی بوون و دواتریش کە بوون بە 6 سەرخێزان عیززەت وەک ئەندامێکی ئاسایی خێزانەکە هیچ کێشەیەکی دەرونی نەبوو بەڵام دوای لە دەستدانی دووبراکەی و دۆزینەوە و ناشتنی ڕووفاتەکانیان ئەویش بوو بە یەکێکی تر لە قوربانیەکانی فڕۆکە و ئەو کارەساتە کاک عیززەتیش ئەوە ئەلیات و لە خۆم لەسەری دانوشتم و داکەم عەبرە خوای کرد و
ئەوە چ سارە من بە خێویان دەکەم مەر لە خۆشم لە خۆشم و چە سارە گوتم نایدەمە کەس دەست کەس لە خۆم بە خێوی دەم یەک دەگەوای لێ یەک دەگەوی بە شێتخانەم یەک دەگەوی بە نەخۆشی دەرونی و یەک دەگەوی بەوێ و یەک دەگەوی گوتم ئەو دنیایان دەنە گوتم ئەو دوو قۆرە مەوە دەگو بڕنە نایدەمە یەک بەشەر گوتم هەتا لە خۆم بتوانم بە خێوی دەکەم بەخوای داکم مردبوو لە چ تازەی داکم بگوت بیان وەڵا دەیبینە بەغدا بەرە لای دەکەین وەڵا سێ ڕۆژەی داکم چوو لەمانە خزمە بوو یەکسەر چوومە مارەکەی خۆمان لەو بەرە لەکەی لەگم گوتم نەوە براکەم بەرن ناشیدین مۆ دوام ئامۆستا پێ ناتە باوکم وەرە باوکم وەڵڵاهی ڕاوێ دەکڕێ تەنزیل دەکرێ کورتە شوار دەکڕێ حەولەدا ئەمیش تااقەتم نەبەها بزیلۆ بکڕم حەولەدا هیچ کیلۆ تااقەتم نەما ئەمیش کورتە شوار دەکڕێ و ڕاوێ دەکڕێ و دەمارچۆکە دەکڕێ و کورە هەموو شتێک دەکڕێ بیبسی دەکڕێ بیبسی دەکڕێ هەفتا بیبسی دەکڕێ هەشتا بیبسی دەکڕێ شەرع عەبدوڵڵا هەر دەست جیرانێ بوو دەست جیرانەکەشی بە نسیب نەبوو بە قوربان بوو